ئەو پشکنینانە کامانن کەوا باشترە بە گەدەی خاڵی ئەنجام بدرێت. سڵاوتان لێبێت، من دکتۆرە شەنگ، پزیشکی پسپۆڕی هەناوی، ڕۆژانە لە کلینیکی تاوەری تەندروستی سمارت بەیانیان لە خزمەتی چارەخوازانین. کۆمەڵێک پشکنین هەیە کەوا باشترە چارەخواز بە گەدەی خاڵی بۆ ماوەی 9 بۆ 12 کاتژمێر نانی نەخوارد بێت ئەنجامی بدات. لەو پشکنینانە پشکنینی چەوریەکان، پشکنینی ڕێژەی شەکری ڕۆژانە، پشکنینی گورچیلەکان و هەروەها پشکنینی مادەی ئاسن و ڤایتامین B12. بە سەبارەت بە پشکنینی چەوریەکان، ڕێژەی ئاسی کۆلسترۆڵ و چەوری سیانی و ترشە چەوریەکان بەرزبوونەوەیان کاریگەری هەیە بۆ مەترسی هەیە بۆ توشبوون بە حاڵەتەکانی نەخۆشی دڵ. بۆ ئێوە باشترە بە گەدەی خاڵی ئەنجام بدرێت بۆ ئەوەی خۆراک کاریگەری نەبێت لەسەر ئەنجامی پشکنینەکە و مادە کحولیەکانیش بۆ ماوەی 24 کاتژمێر پێش ئەوە بەکار نەهێنرابێت. پشکنینی شەکرەی ڕۆژانە هەمان شت خۆراک کاریگەری هەیە لەسەری، و باشترە پشکنینەکە بە گەدەی خاڵی بێ 9 بۆ 12 کاتژمێر بۆ ئەوەی ئەنجامێکی ورد بەدەست بێنێت و یارمەتیدەری پزیشک بێت بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکە بە هەمان شێوە پشکنینی نەخۆشی گورچیلەکانیش. بۆ پشکنینی ڕێژەی مادەی ئاسن و ڤایتامین B12 ئەم مادانە لە خۆراکی ڕۆژانە هەیە و خۆراک کاریگەری ڕاستە و خۆی هەیە لە بەرزکردنەوەی ڕێژەی ئاسن. بۆیە پێویستە ئەم پشکنینانش بە هەمان شێوە نەخۆش پێش ئەنجامدانی خواردنی نەخوارد بێت و هەروەها مادە کانزایەکان و تاواکەری مادەی ئاسن بۆ ماوەی 24 کاتژمێر پێش پشکنینەکە بەکار نەهێنرابێت بۆ ئەوەی ئەنجامێکی دروست بدات بەدەستەوە. تەندروستیتان هیوای ئێمەیە.